ڕاگەیاندنی کمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی ماڵاوایی لە ژیانی هاوڕێ هاشم ڕۆستەمی. بەداخ و پەژارێکی زۆرەوە ماڵاوایی لە ژیانی هاوڕێ هاشم ڕۆستەمی یەکێک لە کۆمۆنیستە دڵسۆزەکان، تێکۆشەری ماندووی نەناس و هەڵسوڕاوی خۆشەویستی بزوسنەوەی کرێکاری ئێران و کوردستانتان پێڕادەگەینین. هاوڕێ هاشم ڕۆستەمی لە دایکبووی ساڵی 1327 هەتاوی شەوی دووشەممە 6 ڕێبەندانی ساڵی 1404 دوای تەمەنێک لە خۆڕاگری و وەفاداری بێڕاڕایی بە ئارمانەکانی ڕزگاری چینی کرێکار ماڵاوایی لە ژیان کرد و ئێمەی لە حەزوری یەکێک لە ڕۆڵە بە ئەمەگ و دڵسۆزەکانی بزوستنەوەکەمان بێبەش کردین. هاوڕێ هاشم لە زۆمرەی ئەو کەسانە بوو کە لە سیاسەت وەک پابەندبوونێکی بەتەواومانە بە ژیان و بە کەرامەتی مرۆڤ و ڕزگاربوون لە ستەم تێدەگەیشت. ئەو کار و هەڵسوڕانی سیاسی خۆی لە گەرمەی ساڵەکانی سەرکوت و خەفەقانی پەهلەوی لە پەیوەند لەگەڵ سازمانی چریکە فەدایەکانی خەڵقی ئێران دەست پێ کرد و دواتریش هەر لەو سەردەمەدا پەیوەندی بە ڕیزەکانی تەشکیلاتی نەهێنی کۆمەڵەوە کرد، ڕێگە و ڕێبازێکی کە تا کۆتایی ژیانی لێ لا نەدا. هاوڕێ هاشم تەنها چالاکێکی کرێکاری نەبوو، بەڵکو بەشێکی زیندوو بوو لە یادەوەری خەباتکارانی چینی کرێکارێکی وشیار، ڕێکخەر، جێ متمانە و بێئیدعای کە لە پێکێنانی ڕێکخراوە مەدەنیەکان، بەردەوامبوون و بەڕێوەچوونی چەندین بۆنە و ڕێڕەسمی کرێکاری لە سنە و شارەکانی دیکە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو. ئەو ڕێڕەسمانە بۆ ئەو مەیدانی ڕاستەقینەی خەباتی چینایەتی و نیشاندانی ئیرادەی بە کۆمەڵی کرێکاران و ستەملێکراوان بوو. هاوڕێ هاشم ساڵانێکی زۆر لە ژێرگوشاری ڕاستەوخۆی دام و دەستگا ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا بوو. چەندین جار بانکێشت و دەستبەسەر و هەڕەشەی لێکرا، بەڵام هەرگیز تەسلیم نەبوو. ئەو لە زمرەی ئەو کۆمۆنیستانە بوو کە سەرکوتیان ئەزمون کرد، بەڵام سازشیان نەکرد، شکستیان هێنا، بەڵام پاشەکشەیان نەکرد و بە تێگەیشتنێکی تەواو لە تێچووەکان تا دواساتەکانی ژیان لەسەر بیر و باوەڕەکانیان مانەوە. هاوڕێ هاشم ڕۆستەمی تا کۆتایی تەمەنی بە بیر و باوەڕی سۆسیالیزم و حزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە وەفادار مایەوە. وەفاداری بەردەوامی ئەو لە پەیوەندی زیندوو لەگەڵ کرێکاران، لە بێدەنگێکی خۆڕاگرانە و لە ڕاوەستاوەیەکی ئارام بەڵام نەگۆڕدا مانای دەبەخشی. ئەو لە زمرەی ئەو تێکۆشەرانە بوو کە مێژووی ڕاستەقینەی بزوسنەوەی کرێکاری بێ ئەوان نانووسرێتەوە. لە دەستانی هاوڕێ هاشم خەسارێکی گەورەیە بۆ بزوسنەوەی کرێکاری و بۆ کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران، بەڵام ئەو ڕێگایەی کە ئەو گرتیە بەر ڕێگایکە کا بە ڕۆشنی تاکەکان ناوەستێت، بەڵکو لەگەڵ یادەوەری وەزمونەکانیان بەردەوام دەبێت. کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی ماڵاوایی لە ژیانی ئەم هاوڕێ کۆمۆنیست تێکۆشەر و وەفادارە، هاوخەمی و سەرخۆشی خۆی لەگەڵ هاوڕێ و هاوسەنگەرمان کاک ئەسعەد ڕۆستەمی، بنەماڵەی خەمباریان و سەرجەم هاوڕێیان، کرێکاران و خەباتکارانەی کە لەگەڵیدا ژیان و لێفێر بوون. یاد و ناوی هاوڕێ هاشم لە یادەوەری خەباتی چینایەتی و لە مێژووی ڕاستەقینەی بزوسنەوەی کۆمۆنیستی ئێران و کوردستاندا بۆ هەمیشە زیندوو دەمێنێتەوە. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران.